سڵاتانی بێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت لە ستودیۆکانمان لە شاری هەولێر بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. تەوەری سەرەکی بەرنامەی ئەم جارەمان ژن و هەڵبژاردنەکانە. ئایا تا چەند سیستەمی کۆتا لە هەرێمی کوردستان خزمەت بە دۆزی ژنان دەکات؟ ئایا ژنان و ئافرەتانی هەرێمی کوردستان تا چەند بەشدارن لە بڕیاری سیاسی لەم هەرێمەدا؟ هەروەها تەوەرێکی دیکە تەرخان دەکەین بۆ ئەنجومەنی خانمان و هەروەها تا چەند یارمەتی پێگەی ژنی یاخود بەهێزکردنی پێکەی ژنی داوە لە هەرێمی کوردستان لە بوارەکانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتانە میوانداری هەریەک لا بەڕێزان بەخشان زەنگانە سەرۆکی ئەنجومەنی باڵای خانمان و ئێڤار ئیبراهیم ئەندامی جوفاتی نیشتیمانی بچوونەوەی گۆڕان، روها ئامینە زەکری ئەندامی پەرلەمانی کوردستان. زۆر بە خێراتنتان دەکەم. ئازیزان بە پێکەوە ئەم راپۆرتە ببینن کە هاوکارم ئەحمەد ئامادەی کردووە. ڕۆڵی ژن و کاریگەریەکانی لەسەر بڕیاری سیاسی و بەشداریکردنیان لە پرۆسەی هەڵبژاردنەکان لەلایەن خودی ژنان و پیاوانیشەوە لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت و بەشێک لە چالاکوانان و نوێنەرانی ڕێکخراوەکانی ژنان لەگەڵ هەبوونی سەرنج و تێبینیەکانیان بەڵام بەشداریکردنی ژن لە پرۆسەی هەڵبژاردن و ئەدای نوێنەرە ژنەکان لە پەرلەمان و پۆستە حکومیەکان بە ئیجابی دەبینن. لە بەرامبەردا ڕای پێچەوانە هەیە و وەک دەڵێن هۆکاری کۆمەڵایەتی و سیاسی و هەندێک جار ژنان خۆشیان هۆکارن بۆ بەشداری پێنەکردنیان لە بڕیارە چارەنووسسازەکان. بەداخەوەی لە هەرێمی کوردستاندا دەبینرێت تەنانەت ئەوەی پەیوەندی بە پۆستە باڵەکانیشەوەی ژمارەیەکی کەم لە ژنان دەبینرێن لەوێدا، هەروەکوەوەی کە بەشێکی ئەو ژنانش لە هەندێک شوێندا لە پۆستە باڵەکان، بەڵام بەداخەوە ئەوان بڕاستەوخۆ بەشدارین لەو بڕیارە سیاسیانی کە هەیە، واتە ئەوانەی کە دەرهێنەری بڕیارە سیاسیەکان و بڕیاردن و هەروەها کاراکتەری سەرەکی بڕیارە سیاسیەکانیشن هەر پیاوانن. ئەگەرچی بەهۆی سیستەمی کۆتا بۆ نوێنەرانی ژن لە ئێستادا ژنان لە پەرلەمانی کوردستان پێگەیەکی باشیان هەیە. بە شێوەیەک لە کۆی 111 ئەندام پەرلەمان 43 ئەندامیان لە ژنان پێکهاتوون، بەڵام لە بەرامبەردا لە سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمان بێبەش کراون لە پۆستە سیادیەکان. زۆری ڕێژەی ژنانیش لە پەرلەمان هۆکاری بوونی سیستەمی کۆتایە کە بۆ ژنان دانراوە. هەبوونی ئەو سیستەمەش بەشێک لە چاودێران بە ئیجابی و بەشێکی تریش بە سلبی بۆ سەر پێگەی ژن لە کۆمەلگا دەیبینن. ئەم کۆتایە بوویتە هۆکارێک کە ژنان بتوانن هەنگاوێک و لە هەمان کاتیشدا زۆر جار ژنەکانیش دەنگ نادەنەوە ژن، ئەمەیان کە بوویتە بەداخەوە، ینی خاڵێک کە دەڵێن ژن دەنگ ناداتەوە ژن. ئەمەشیان من دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە پیاوانی ناو پارتە سیاسیەکان توانیتیان ناکۆکێکی زۆر باش و زۆر بتەوە بێخنە بینی ژنەکانەکە نتوانێت ژن دەنگ بدەتەوە ژن. نظامی کۆتا ئەو سیستەمەی کە ینی هاتۆتەکایەوە کە بۆ بەرژەوەندی ژنانە بۆ ئەوی بەشداریکردنیان بۆ شێوەیە بێ. بۆچی؟ چونکە ئەمڕۆ ئێمە لە کۆمەڵی کوردەواریە کێشەیەکمان هەیە، ئافرەت هەتا حدێک بڕوای بەخۆی نییە، زۆر جار هەتا ئافرەت بڕوای بە ئافرەت نییە. ئەبینین لە هەڵبژاردنەکانە سەیرەکەین ڕێژەی ئەو پیاوانەی ئەو ژنانەی کە دەنگ بە پیاوان زۆرتر ئەیەن وەک لە ژنان. لەگەڵ هەبوونی دەیان سنتەر و ڕێکخراوی تایبەت بە ژنان، تا ئێستا نەبوونی نوێنەری ژنان لە سەرۆکایەتی باڵاکانی وەک سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و کەمی ئەندامانی ژن لە سەرکردایەتی لایەنە سیاسیەکان ڕەخنەیەکی جددیە ڕوبەڕووی ڕێکخرا و ئەو سنتەرانە دەبێتەوە کە بۆچی نەبوونەتە هۆکارێک بۆ پێشخستنی ژن لە پۆست و پلە باڵا و بڕیار بەدەستەکان لە بری ئەوەی چاوەڕێ بکەن لە ڕێگەی سیستەمی کۆتاوە پێگەیان بۆ دیاری بکرێت. ئەحمەد قادر، تایبەت بە بەرنامەی گفتوگۆی پایتەخت. جارێکتر سڵاتان لێبێ ئازیزان. بەخشان خان سەرەتا لەگەڵ جەنابەت دەست پێ دەکەم، یعنی ئێمە بەرەو هەڵبژاردنەکان دەچین. هەموو جارێک لە کاتی هەڵبژاردنەکانە دەبینین کە سیستەمی کۆتایەتەوە بەرباس و سیستەمی کۆتا بۆ ئەوەی کە ژنان لە پەرلەمانی کوردستاندا ڕۆڵیان هەبێت. ئایا ئەم سیستەمە تاخو چەند خزمەتی بە دۆزی ژنان کردووە لە هەرێمی کوردستان؟ سیستمی کۆتا بە حقیقەت بۆ هاتووە، لە چێوە هاتووە؟ ینی سیستمی کۆتا بۆ زامنکردنی بەشداری ژنە لە پرۆسەی سیاسی بەعام و هەر لە وڵاتی ئێمەش نییە کە پەیڕەوە کرێ. نەتیجەی ئەوەی کە ژن بە حکمی ئەو جیاکاریە مێژوویە کە لە پرۆسەیەکی مێژوویی 1000 و 10,000 و ملیۆنە ساڵ پێش ئێستاوە ئەو سیستمی کۆمەڵایەتیە کە ئەو جیاکاریەی خولقان بینی ژن و پیاو
نەتیجەی ئەوە ژن لە پرۆسە گشتیەکانە عادەتەن بەشداری زۆر کەمە، ینی ڕێگری هەیە لە بەشداری، چونکە تەوزیعی ئیش وا کراوە ژن لە ماڵەوە و پیاو بۆ ئیشی دەرەوە. بۆیە بۆ زامنکردنی بەشداری ژن سیستمی کۆتا بەکاریە. سیستمی کۆتا من پێم وایە سەرڕای ینی گلەی و گلەی کاری هەیە و کەم و کوڕیتایە، بەڵام شتێکی ینی سیستمێکی زۆر باشە بۆ ئەوەی کە کۆمەلگار ڕابێ لەگەڵ وجودی ژن لەو پێگانەی بڕیارە. ئەمە طبعاً شتێک نییە بۆ هەتایی، شتێکی ئیجرائێکی ینی سیستمێکە بۆ کاتی بەکاریت و بۆ ئەوەی ئەم سیستمە ئامانجەکەی خۆی پێکێ باشە ئەو ژنانەی ئەچنە پێگەی بڕیار بەم سیستمە کە هەر پەرلەمان نییە و ئەنجومەنە هەڵبژێراوەکانە فعلەن ینی توانای ئەوەیان هەبێ کە لەو پێگەیا بن. ئەمەش عیلاقەی تەنها بە ژنەوە نییە، ئەو ئەحزابانەی کە زۆربەی لیستەکان ئەحزابن مەفروزە ئەو ژنانە کە ژنی بەتوانە هەیە لەناو ئەحزاب و لە دەرەوەی ئەحزاب، ژنی وا لەو پێگەیا بێ کە فعلەن بتوانێت بچێ، بەڵام ئەگەر کەم و کوڕیەکیش هەبێ لەوە ئەوە کەم و کوڕی کۆتە نییە، نابێ گلەی لە کۆتە بکەین، چکە کەم و کوڕی لەوانەی لە پێگەی بڕیارە ئەگەر لە ژنە هەبێ لە پیاویشە هەیە. باشە. ئێفەرخان بەخشانخانیش باسی ئەوەی کرد کە ینی سیستمی کۆتا بۆ خزمەتی ژنانە، بەڵام ئەبینین ئەم سیستمی کۆتایە تەنها لە پەرلەمان ینی ڕەچاو کراوە، لەوانەی تر نبین، ینی ئەوەی کە هەڵبژاردنێکی تایە سیستمی کۆتا ڕەچاو دەکرێت لە ناو حکوومەتە لە ناو فەرمانگەکانی حکوومەتە لەوانە نوێنەرەکانی دەرەوەی حکوومەت ئەمانە هیچی ڕەچاو نەکراوە هۆکارەکەی بۆچی بڵێ لەم ڕوانگەیەوە سیستەمی کۆتا لەلایەک پارێزگایی لێ دەکرێتن، لەلایەکی دیکەش بڵێ شکۆ و مافی ژنان بڵێ لاواز دەکاتن، بۆیە دەکرێتن کاتێکی وا هەبێتن دەرفەت بڕەخسێتن بۆ ئەوەی سیستەمی کۆتا نەبینێتن، لە سیستەمی کۆتا بکرێتە قۆناغێکی ئاسایی. چۆن بۆ نمونە پارتی ئاشتی دیموکراتی لە کوردستانی باکوور هەڵبژاردنەکان دەکرێتن لە ناو ڕێخستنەکانی خۆیانەوە ژنان کاندید دەکەن، بۆ نمونە بڵێ کە ژنێک دەستنیشان دەکەن هەموو ژنەکان پشتیوانیان لێ دەکەن. نمونەشمان هەیە لە ڕابردوو ژنێک ژنی وا هەیە 50,000 دێنێ تەنها بە دەنجی ژنانەوە، ژنی وا هەیە بۆ پەرلەمان زیاتر لە 70,000 دەنگ دێنیتن هەر لە ڕێگای ژنانەوە، واتە ژن دەنگ بە ژن دەداتن. ئەوە لە فەڕەنساش خۆتان دەزان لە کابینەی ئێستا زۆرترین ژن کابینەی حکوومەتی فەڕەنسا بەڕێوە دەبن. ئەمینەخان پەرلەمان تا چەند توانیوێتی کە پێگەی ژن بەهێز بکات یاخود ئەو یاسایانی کە پەرلەمان دەریەکات، ئایا هیچ یاسایەک هەیە کە خزمەت بە بواری سیاسی ژنان بکات؟ دیتنا من سیستم کوتاهی و شرخانه‌ها سیاسی انتخابات و بزاوا یا هم یا سیاسی هم یا روشنگیری یا جوایکی ناف کمالگاه کردستان دکر سیستم کوتاهش یا او در فتا کو پیتیوی بوجن دست خوب بینیدن او در فت برخصاند و واقع اینا گوره که هم پارتی سیاسی هم لایان سیاسی و هم جی جواک و کی فرهنگ بنگهیند مجی خدا قبول بکد که حتی نکجن بهنده که در فت نبوی شانت خود یار بکدن در فت رقصاندنا ممارسه کردن شانت خود دوار سیاسی دا نبویه اما در فت اک بوچه که امریکا باوری شانت جنه میدان یا سیاسی دا بهت اکرم. البته ام دبینیم جی که باشترین نمونه جی امشین پارلمان کردستان بگیرن نمونه که زورترین گنگشه چه سربریار سیاسی چه یاسایت که گریدای بابت سیاسی و بی یاسایی و بی ید جواکی و بیتن ید گریدای به خزانه و بن ید گریدای به همی وارد ید جیانه دبینی جنان گلک شوازک باش یه اکادمی یه که دا اصل بجداری کردن دابیدن پارلمان کردستان دا گفتگو سرگیری تا چند گیر لآرائیان گیراوە تا چند یعنی ئەو ڕۆڵەی کە هەیەە بە شێوەیەکی ئیجابی هەڵسەرگێڕاوە لەلایەن پارتە سیاسیەکانە. پارلمان جهەکە کوتو دێ دەربڕینش وان هزر و بیر و باوەریان ئەو تشێک و تەقەنەعەت بە هەی دێ دەربڕی.
هەلبەت بوو دەرئەخستنا یاساژی منطقی تا سەر مناقشەکردنی تا سەروێ یاسایە دێ بنەجێکردنە ئاخفتنێ تا دیارکردن کو ئاخفتنێ زۆر ژنا ئەم دەبینین جێخویەت یاسا داگیری چونکی نەوەک ژن من مناقشەکریە نابیت وەک ژن ئەس بهمە سیرکردن نافناوەندێتی سیاسی دا مرۆڤێکم خودان هێزەکە بەرهەمهێنەرم کو هەر مەیدانەکە یا کو ئەس تێدا بشول بکەم وێت ئەس خو پێ بگەهینم خو ئیزباتە وجودە خو بکەم ئیزباتە وجودە خوژی ژنێتیت پەرلەمانە ئەس دیتنا من یا ئەنجام دای لێ کێشا یا سەرەکی چ دایە ڕاستە ژن 43 ژن پەرلەمانی دای هەین ئەداەکە سووریا باش هەبوویەت هەمی بوارەدا لێ کێشا کو هەی ئەوە بۆ نمونە ئەگەر نیقاشێکە یا سیاسی بهتەکردن بڕیاردان سەر چارەنویسێتی سیاسی دوان کۆمبوونەدا ژن بەشدار نەبووە بحکمە هەندێ ئێک سەرۆک فراکسیۆن تێنە گازیکردن تەنها یەک سەرۆک فراکسیۆن ژنە سەرۆکە فراکسیۆنە یا کوردستانی بوو ئەوەژی کێشەیەکە گولایەنە سیاسی بخۆ نافخۆدا باوەری پەندێنینە کو ژن سەرۆکاتیا یا فراکسیۆنە یان سەرکێشیە یا سیاسی بکەن لایەکە دیتر وەژی تەنها 19 لژنێت پەرلەمانی تەنها یەک لژنە ژن سەرۆکاتیەوەیت کە ئەوژی لژنە ژنایە ئەوە بیدە سەبەب هەندێک کو ناوەندێت یعنی مناقشێت سیاسی دا و چارەسەرکردنەوەی دا و ڕنیشتن گەل بڕیاردەرێت سیاسی بجە سەرۆکاتیە هەرێمە یا حکوومەتەیە گەل هەمی دەسەڵاتە وجودە ژنێت وێرەدا نەبیدەن بەخشان خانیانی باسی پەرلەمانی کرەگەر بگەڕینەوە هەندێک باسی پەرلەمان بکەین ینی ئەو شەڕانەی کە لە پەرلەمانی بینین لەسەر مەسەلە سیاسیەکانە پیاوەکان ئەنجامی دەدەن ئایا ینی ژن لە ناو پەرلەمانە ناتوانێت شەڕی سیاسی بکات ڕەنگە من وا ناڵێم پیاوەکان ئەنجامێن ژنەکانیش ڕەنگە هەموونە وەکو چۆن پیاوەکانیش هەموونە ژنەکانیش دید و بۆچوونی سیاسی خۆیان هەیە و تەرحی ئەکەن و شەڕیش ئەکەن لەسەری بەڵام ئەوەی کە باس کراو ئەوەی کە لە راپۆرتەکەشا هات بالفعل ژن مغەیەبە یعنی ئێستا ئامینە خان باسی ئەوەی کرد کە ژنێک دوو ژنن سەرۆک فراکسیۆنە چەنە خۆی هەر فراکسیۆنە و یەک کەسە هاژە خان و سۆزان خان ئەچن لە کۆبوونەوە یعنی لەگەڵ لایەنە سیاسیەکان بەشداریەکەن ژن وەلانراوە لەبەر ئەوە نییە ژن بەشداری نییە لەبەر ئەوە نییە ژن توانایی نییە من تەماشای پەرلەمانی کوردستانەکەم لەم خولە لە خولی پێشوو لە پێشووتر تەماشای حزبە سیاسیەکانەکەم ژنی بەتوانە ئەبینم ژنی لێ هاتوو ئەبینم ڕاستە ڕەنگە هەموو بە یەک ئاست نەبن وەکو پیاوەکان بەڵام سروەخان من باسم کرد یعنی ئەمە مەسلەی ڕۆژ و دوو ڕۆژ نییە ئەمە کللتورێکە هەزاران ساڵە کەڵەکە بووە کە ژن ئیشی ئەوە ئیشی ژن نییە ئیشە هینە گرنگەکان ئیشی ژن نییە ئیشی دەرەوە ئیشی ژن نییە ژن یعنی هینی ماڵە بڵێن گەورەی ماڵ نەک گەورەی عائیلە گەورەی ماڵ تۆ سیر کە حتا کە ئەڵێن سەری عائیلە بەڵام ژن سەری ناوماڵە سەری عائیلەکەش نییە ئەمە کللتورێکە پێویستی بە ئیشێکی زۆر هەیە تا ئەم کللتورە حرەکەت بکە بەرەو پێش یعنی تۆزێک ئەزانین یعنی ژن هەتا گەیشتە ئەوەی بتوانێت لە پێگەی دەسەڵات بەشداری بکات تا بتوانێت حەقی دەنگانی هەبێ خەباتی چەند دوور و درێژکرا بەنسبەت پرسیاری جەنابێک کە لە پێگە تەنفیزیەکانە نییە بالفعل لە کوردستانە تەماشا ئەەکەی کۆتا تەنها ئەنجومەنە هەڵبژێراوەکان ئەگرێتەوە بەڵام کەیتە سەر پێگەی تەنفیزی ئەڵێ نابێ و ئەوە پێگەی تەنفیزیە باشە بۆ نابێ معنایەوەی سیقەی نییە بە ژن کە ئەتوانێت ئەو دەورە تەنفیزیە ئەداکە ئەی باشە ئەی چۆن ژن لە پەرلەمانە کە بەتەسەوری من ئەرکی پەرلەمان زۆر هینترە یعنی چکە تەوجیهی وڵاتەکە ئەکا تەوجیهی سیاسەتی وڵاتەکە ئەکا یعنی لە سێرەکەی هەندێک دائیرە هەیە ئێمە هینمان کردو وەکو بڵێ ژمارە ئیحسائیەکمان کردووە
لە خوارەوە ڕەنگە نسبەتی ژن زیاتر بێ لە مۆزەفەکانی خوارەوە کە ئەگاتە سەرەوە لە 18 مدیر عام 1 مدیر عامی ژنی نییە یعنی لەم کوردستانە یعنی 12 مدیر عام نییە بتوانێت لەو دائیرەیە بێ لە باتیەوەی 18 پیاو بن نۆژن نییە نۆ بە نۆ بن یا لە سەرۆکایەتیەکان یعنی سەرۆکایەتی پەرلەمان ئێمە لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان هەموو دیدەکان بۆ ئەوە بوو کە ئەوەی کە ئاڵوگۆڕی حکوومەت و پەرلەمان بوو ژنێک بێتە جێگری سەرۆکی پەرلەمان هەتا ئاخر لە حەزەوامان تەسەورە کرد نەبوو لە وەزارەتەکان تەسەورمانەکرد نسبەتی ژن زیادە بێ گەڕێمەوەلات بە ورتر باسی هۆکارەکانەکەین بۆچی نەبوو ئەو نەبووە بۆچی بەرخان بێمە لای تۆ لەسەر مەسلەی هەر کۆتا زۆر جار دەوترێت کۆتا خزمەت بە ژن ناکە بەڵکو بە پێچەوانەوە زەرەری پێگەێنێ لەبەرەوەی زۆر جار لە کۆتایە ئەوانەی کە هێنرێن لە پێشەوانن کە حیزبەکان پەسەندیانەکە و شرت مەرجیش نییە هەر کەسێک کە لەلایەن حیزبەوە پەسەندکرا بەتوان نابێت. من پێم وایە ئەوەی وەڵامێک بۆ قسەکانی پەخشان خان و بیدایەت پێش وەڵام پرسیارەکردمەوە وەڵامێک بۆ ئامینە خان دیارە لە ناو لیژنەکانی پەرلەمان بەداخەوە تەنها ژنان لە ناو چوارچێوەی لیژنەی ژناندا دەبێنەوە بۆ نمونەمە لیژنەی پێشمەرگەمان هەیە لیژنەی داراییمان هەیە لیژنەی یاساییمان هەیە ژنان بەشداریان پێ ناکرێتن کە لە هەمان کاتدا ژنان خۆیان خاوەنی ئیرادەی خۆیانن لە زۆربەی لیژنەکان ژنان ڕۆڵی خۆیان بینیوە بۆ نمونە لیژنەی یاسایی من وەکو سەرۆکی لیژنە قسە دەکەم من دەڵێم سەرۆکی لیژنەکان بۆ نمونە ژنان سەرۆکی لیژنەنین لە دارایی لە لیژنەی یاسایی لە لیژنەی پێشمەرگا بەڵام ژنانیشمان هەیە لە لیژنەکان زۆر لە پیاوەکان بگرە ئاکتیڤتر بووینە بۆ نمونە لە لیژنەکانی مافی مرۆڤ لە لیژنەی ناوخۆ لە زۆربەی لیژنەکان دەور و کاریگەرێکی زۆریان هەبووە بەڵام بەداخەوە دیارە ئەوە پیاوە قوبوڵی ژنیان نێدەنا ژنان زۆر خاوەنی ئیرادەیەکی بەهێزن سەبارەت بەوەی کە مەسلەی کۆتا کە ژنان لە هەڵبژارنەکان ژنانیش خۆیان دەنگ بە یەکتر نادنەوە دیارە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە دەسەڵاتی سیاسی لەم هەرێمە لەی بەرپرسە دووەمیش بڵێ بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ناڵێم هەر هەمویان لە دوای 92 کۆمەڵێک ڕێکخراوی زۆر باشمان هەبوو NGOەکان سربەخۆیانە ئیشیان کردیە و بێلایەنانە ئیشیان کردە بەڵام بەداخەوە بەشێک لە ڕێکخراوەکانی سەر بەدەسەڵاتن لە ژێر هەیمنەی دەسەڵاتن و لە ژێر سێبەری ئەو دوو حیزبن نەیانتوانیوە خزمەت بە بەرژەوەندی ژنان بگەێن و خزمەت بە دۆزی ژنان بگەێنن لە هەرێمی کوردستان. بەرخان باسیەوەی کرد کە دەسەڵات بەرپرسە لەوەی کە ژن دەنگ بە ژن نایە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بۆ لەوە بەرپرسە لەبەرەوەیە کە ڕۆشنبیریەکی لە ناو هاوڵاتیانە بڵاو نەکردوێتەوە لەبەر ئەوەیە کە لەبەر بەرژەوەندی سیاسی خۆی بەس گرنگی بە پیاوانی ئەم وڵاتەدا و ژنانی وەلاناوە بدیتنا من ژنیەت بن زارەبینیدا وەکی میکرۆسکۆپەکێ هەمی تشتێت توێ بن زارەبینێدا کۆ ji بۆ هەندێکی ژن پتر محتاجە کۆ خوب واستینیت خو فێر بکات بۆ هەندێک و ئیثباتە خوب بکاتن ئەوە ئێک لایەنێوێ لایەنێ دیتر کیت بێژی ژن دەنگی خونادەتە ژنێ ئەم هەمی ژن و زەڵام ئەم هەمی متفقین کۆ مجتمعی ما مجتمعەکە زەڵام سالارە مجتمعەکە عشایریە وەختێ تو بخۆ بێژی کۆ مجتمعەکە زەڵام سالارە پرسیار تێتە سەر هەندێک و زەڵام ناهێلێنیان زەڵام دەنگی نادەنیان زەڵام ڕێکێ نادەن کۆ ژن مەدانە هەمی نەوعەت بیاوێت جوایکیدا دەورێ خۆ ببینیتەوە ji ber hindê min elemet îstîfamiya ser vê pirsiyarê heyan vê bersivê hey ku jin dengê xuna dite jinî de hiç amarek berdest nîne eger jin dengê xuna dite jinê ew jinêt ku derdkevin dengêt kê derdkevin ez dibêjim zalamê qeneet min nîne یا پیشانت من راضی نینه باوری منینه من بجار نکه پای که دنگ خود داده او جنی درد کردن هندک تایم دنگت خودت راستقینه درد کردن هندک جه تایم نب دنگ کوتاه درد کردی لی دنگات اینه وجه 110,000 دا بی سر هر تو هنکی بیده او جنی دنگ خود اینه مثلا تومت بار کردن لایان سیاسی یا لایان دست حالات بهندک کو مجتمع دنگ خوناد تجینه یا جن دور خونا بینین از بینیم اوه نه نت آست مناقشه مدايه چونکی مثلا دەسەڵاتی سیاسی حکومڕانی ئەم هەرێمە ئەکا یعنی ئایا دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان ئەوەی کە حکومڕانی دەکات
پلانێکی تۆکمەی هەبووە بۆ ئەوەی ژن بەرەو پێش بچێت بۆ ئەوەی ئاستی هۆشیاری ژنان بەرز بێت ez dê heme ser hindê jî em mihtajî hindê ne ku gorankariyê bingehîn ferheng û me jî bêhdekirin kilturê mujtemê xutîba tu biguhirê desthilatê ez ê nimûna înim ku desthilatê pêngav yê tavêtî in bes ev e kafî nîne bu nimûne yasayê ku bêdîviye guhrîn yan razvekirin bêhne têrînveca barê kesayetiye yê xêzanê de parlamentoyê hatî nekirin hikûmetê bo hindê ku bişêtin baştirîn şêwaz eda jinan pêş bexîtin kabîne dîv kabîna em dê bînin çendîn rêkariyê dane êk mîkanîzmên kontrolkirinê dane mîkanîzmên kontrolkirinê eger tu sehkeyê dewletê pêşkeftî bo hindê ku dûza jinan bere pêş ve bibin hebûna mîkanîzmên kontrolkirinê dûza jinê bere pêş ve dibet û hem jî jinê ji tundutî jê parêzîn me besa min mîkanîzmên kontrolkirinê çi danana malê danana malê parastina jina ku eger jinek jiyana wê metarsî de bêhte parastin heye belê ya hey danana telefonê yê rastexûd gel polîsa heye belê ya hey rêveberiya nehelana tundutî jê danay rêkxirayê jinan hemî asavayê şûlken encûmenê xaniman ya hatiye danan bordekê taybet bi kêşêtiye jinan ve yê hatiye danan salane konferans tênekirin daxaj hemî rêkxirayê medenî hemî rêkxirayê jinan tênekirin ku bêhên harîkariya hikûmetê bikin nameyekê hikûmetiya dede layanê rêkxirayê medenî û jinan ku hawkariya wan bikin bu hindê ku kêşa jinê beref pêş ve bibin ev hemî ew layan layanê dîtin mînîtin ehzabê siyasî ehzabê siyasî dîtina min sala 2012 sala konferansê yê ehzabê siyasî sala jina bû bûçî cîkî divê wan konferansa da yan jî bêjî kongrê yê ehzabê siyasî da jin şiyan dewrekî baş serkirdayetê ehzabê siyasî da bibînin bê ferqu cudayî Almanya bigire حزب نتوایی و جماوری بگیره و حزب اسلامی بگیره مدی کو جنا هات نت میدانا یا بریار سیاسی دا مالات بخشن خان يعني امين خان بس لو دكات ك يعني دولات ياخذ سيستمي سياسي لهرمي كردستان بأستي جنانا سيستميكي تندرستا او زور ايشش كراو للاين حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانەوە بۆ ژنان بەڵام ینی کێشەکە لەکوایە بۆچی تا ئێستا ئەو لاوازی ئەبینین لە مەسەلەی مەسلەی تەدەخولی دەسەڵاتی فەرمی باوای ناو بنین حکوومەت و قەزا و پەرلەمان لە چارەسەرکردنی پرسی نایەکسانی نێوان ژن و پیا و ئەم مەسلەیە بەر لە نزیکەی 20 ساڵ لە کۆنگرەی پەکینەوە هاتە بەرمەیان لە 1995 کە یعنی هەموو کۆنگرەی نێونەتەوەی ینی ئومەوی متحیدە کە ئەم مەسەلەیە پێویستە دەسەڵاتی فەرمی دەوڵەتەکان بە قووەت بێنە ناوی و بێن تەدەخولی تیا بکەن بۆ چارەسەری ئەو مەسەلەیە ئەمە لە ڕێگەی کۆمەڵێ ئیجراعات ئەوەی کە ئامینە خان باسی کرد لە پەرلەمان بەڵێ کۆمەڵی قانونی زۆر باشەیە لە پەرلەمان بەڵام کەیەیتە ئاستی جێبەجێکردن یاسای باری کەسێتی بەو هەموو ماندووبوونە و چەند ساڵی ئیشکردن ئێستا لە هەندێ مەحکەما جێبەجێ ناکرێت ئەو تعدیلەکەی کوردستان استراتیج دانرا بۆ بە ڕەنگاربوونەوەی توموتیژی ساڵ و نیوێک ئیشی لەسەر کرا ئەنجومەنی وەزیران پەسەندی کرد 4 وەزارەت ئەمە لەگەڵ ئەنجومەنی باڵای کاروباری خانمان خطەیان بۆ دانا و ئێستا لەگەڵ خطەی وەزارەتەکانی کەین کەیتە سەر جێبەجێکردن ئەڵێ بوجەی تەرخانکراوی نییە یان یعنی بە تەبیعی جێبەجێ ناکرێت شتەکان چونکە هەمووی لەوە سەرچاوی گرتۆ لەو کولتورەی کە هەیە کە ژن یعنی ئەوە یەکێک بەسە لە ئەنجومەنی وەزیران دوای ئەوە چییە یعنی ئەم هاتوو هاوارە ئەمە خلافی تەقالید و عرف و عاداتە حتا جێبەجێکردنی قانونی ئەحوالی شخصی ئەخرێتە ئەو قاڵبەوە یەک خاڵ بە پێویستی ێزانم باسی کەم سەبارەت بە ئەو کلتورە ڕاستە ئەو کلتورە تەنها بە هۆشیارکردنەوە نابێ ئەبێ ئیجراعات هەبێ قانونی ئابووری سیاسیە تا دوایی بەڵام پێم وایە ئەحزاب کە ئەمڕۆ هەموو حزبەکان ئەڵێم کە ئەوان
بڵێ پێشەنگی کۆمەڵگە نەک دەسەڵات و باز ناکەم ڕۆڵی کاریگەریان هەیە لەوەی کە قەناعەت بە کۆمەڵگا بێنن بە ڕۆڵی ژن و بە پێویستی دەوری ژن و ئەجا ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئیعلام ڕاگەیاندن و دەسەڵاتی بەڵێ دەستەکان خۆش ئەچینە ناوبڕێک و دەگەڕینەوە ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتە